دوای مانگێک لە خنکانیان لە کەناڵی ئینگلیز و ئاوەکانی نێوان فەڕەنسا و بەریتانیا تەرمی ئەندامانی خێزانێک کە پێک هاتبوون لە دایکێک و سێ منداڵ گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و لە گۆڕستانی قەزای دەربەندی خان بە خاک سپێردران. خانەوادەی کەژاڵ داوایەک ئاراستەی تەواوی خێزانەکان دەکەن، هیچ کات ڕێگای هاندەران نەگرنەبەر، چونکە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراوی لەم چەشنە زیاتر لە هەر پرسەیەکی ئاسایی کە سوکاری قوربانیەکان بە چۆکدادێن. بەو پێی ئاماری قوربانیەکان زۆرە و چیرۆکی مەرگی ئەو کەسانش بۆ خۆی دەبێتە تراژیدیایەکی لەبیر نەکراو. ئەوەنە زەحمەتە هەتا ئەکەن بەتەڵەکەوە. من خۆم ئەو ئاوی ئیجامە بینە وەڵڵا شایەت ومانمێنە باشە سێ شەو سێ ڕۆژ ناو یەختەکاماینەوە، بەڵام خوای گەورە ڕۆحی لێ وەرنەگرینەوە. بەڕاستی بە شێوەیەکی زۆر ناڕەحەتانە ڕزگارمان بوو کە کاتێک باریان کردینە ناو تورکیا بەرەو ئەزمیر شانی وایە و باڵی وایە هەتاکو فڕیان داینە ناو قراخی ئاوەکە، وتیان کاکە ئەمە یەختەکەی سوارە بن ئەبێ سوار بن، ینی بە شێوەیەکی ناشرینیش یعنی سواری یەختەکەیان کردی. کەژاڵ ئەحمەدی دایک بە خۆی و هەر سێ جگەرگۆشەکەیەوە بە ئامانجی گەیشتن بە ژیانێکی شایستە ڕێگەی هاتوونەهاتی هاندەرانی گرتەبەر، بێ ئاگا لەوەی مۆمی ژیانی خۆی و هەر سێ منداڵەکەی لە نێو شەپۆلەکانی دەریا و لە غەریبیدا خامۆش دەبێت. ئێمە وەکو موسڵمان توانی ومانە ئەم نیشتیمان و خاکە بپارێزین و دیفاعی لێ بکەین. ئەگەر موسڵمان ئەزانێ کە چۆن حەقی خاک و نیشتیمانەکەی بە، بەڵام لە لایەکی ترەوە ئەو کرانەوە گەورەی کە پێ ئەوترێ بە ڕووی جیهانە و خەڵکی بە شوێنی مەعیشەتە ئەگەڕێ و لێرە حکوومەت کەم تەرخەمە بەرامبەری ئەو بابەتەیە، ئەوە گەنجانی موسڵمانیش یا خەڵکێکی زۆر بەگشتی تێوە ئەگلێ ڕوو لە هاندەرانەکە بۆ مەعیشەتێکی شایستە و باشتر بەداخەوە سەیرەکەی ئەو کارەسات و ئەو کاری سەی لێکەوێتەوە کە بەڕاستی نەک هەر بۆ عایلەکان زەرەرمەندە بن، بۆ شارەکەەوە بۆ تەواوی حکوومەتەکەی خۆشمان زەرەرە. لە 23 مانگی ڕابردوو بەلەمێکی کۆچبەران بە 33 سەرنشینەوە لە کەناڵی ئینگلیز ژێر ئاو کەوت و لەو ڕووداوەدا 30 کۆچبەر خنکان کە زۆرینەیان خەڵکی هەرێمی کوردستان بوون. لەم تراژیدیا و مەرگە ساتەدا شاری دەربەندی خان 4 لە قوربانیەکانی بەرکەوت و تەرمەکان بۆ ئامێزی شارەکەی خۆیان گەڕێنرانەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.